بەڵێ کۆستا دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە لە سەرەتادا ئاماژەمان پێەیە باز لە تێکدانی هۆڵی سینەمایی دهۆک دەکەین کە ئەمە ناڕەزای و نیگەرانی سینەماکارانی دهۆکی لێکەوتۆتەوە. بێگومان کۆستار سینەما ڕۆڵێکی گرنگیە لە کەلتور و سیاست و کۆمەلگادا و لە ڕێگەی فیلمە سینمایەکانەوە تۆ دەتوانیت کللتوری وڵاتەکەی خۆت بە وڵاتانی دیکەی جیهان بناسێنی. جا سینەما و گرنگی تایبەتی کە خۆی هەیەی لەلایەن سینەماکارانەوە زیاتر گرنگی پێدەدرێت. هەر بۆیە ئەم حاڵەتی تێکدانی هۆڵی سینەما لە دهۆک زیاتر ناڕەزایی سینەماکارانی لێکەوتێتەوە. جا من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دەچمە لای حەسەن فەتاح و تەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری لە دهۆک لەگەڵمانە. کاک حەسەن سڵاو لەبێت، بەیانیت باش. سەرەتا دەمەوێت لەوە پرسیارە لێت بکەم، ئایا مێژووی سینەما لە دهۆک بۆ کەی دەگەڕێتەوە؟ سڵاو ڕێز، سپێدا باش، سپێداوە باش بیتن و یا هەمی کارمەند و بینەرێن کورسان نیوز پیرۆز دکەین. دهۆک دوا ساڵێ دوماهیەدا گەشە وەڕارەکە gelek baş di biyavê sînemayê da kiriye. Em şên bêjînin ke li Herêma Kurdistanê bajêrê Dihokê bi bajêrê sînemayê de hêtin yasîn. Hukmê wê çendê ku 12 gera biwerim. Filme Festîvala Dihokya Nêvdewletî hête geran salane rêjeka mezin ya sînemakara li seranserî cîhanê û seranserî deverê û seranserî parçeyên Kurdistanê jî li vêrê bû dema heftiyek heta 10 roja dimînin û vê festîvalê dibînin. Ewa vekeremkirî têkdan yan xirabkirina hûla sînema Newroz li bajêrê Dihokê xalek bûye ku vê sînemayê yan sînema Newroz her kesê li Dihokê jiya bîtin bîrhatin gel vê hûla sînemayê hene wate gel dîrok û keltûr û hunera vî bajêrê ê girtiye. Ji ber wê çendê jî ema ku rêveberiya giştiya rewşenbîrî û hunerî li parêzgeha Dihokê gelek hêzil serxetîn. Her çende ev cihe ev avahiye wekû milk yê bêjîm şarewaniya Dihokê yan bajêrvaniya Dihokê ye û bi misatehe da ev kertê taybet. Lê gel wê çendê jî dîroka vê hûla sînemayî li bajêrê Dihokê eger xelet nebin bû dumahiya salê şêsta vedgerît. Yani nivj bû nivşî bîrhatin ya dîtina filma ya numayişên filma ya çalakiyên sînemayî li vê holê hebûye. Ji ber wê çendê ew gel rahatîne ew fêr bûyne ku têkdana vê holê wekû bêjîn cihekê dîrokî û şînwarî û hêma û logoyekê vî bajêrê ye. Em nerazîbûna wan berçav ferdgirîn, em serxetîn jî ez belê em dê bi hewa ron jî ken ka bedîlê li xirabkirina hûla sînema Newroz dê çi bîtin. باش کاک حەسەن لە دنیاە حکوومەت و وڵاتان هۆڵی سینەما دروستەکەن لەبەرەوەی ئێستا سینەما بووە نەک ئەوەی کە هونەرێک بێ بۆتە تجارەت و بۆ بە داهاتێک بۆ تەواوی وڵاتەکەش. یعنی ئەم هۆڵی کە لە دهۆک ڕووخاوە بە قسەی جەنابەت جگە لەوەی کە هۆڵێکی سینەمایە مێژوویەکی دێرینیشی هەیە لەو شارە. ینی هۆکارەکەی چیەکە شارەوانی ئەم هۆڵی ڕووخان و ینی لە جاتیۆی هۆڵێکی تر دروستکە هاتو هۆڵێکی مێژووی ڕووخێنە لەو شارە هۆکاری ڕووخانەکەی چییە؟ توزانی بابت پیشوی نینه هولا سینما Newroz کەویتە سنتەرê bazarê Dihokê û avahî bi xwe jî gelek kevin bû du car jî ev avahiye tûşî rûdanên sotinê bibû wekû em agedar yani matirsiya heriftina vî avahî hebûye û ev avahiye êdî bi kelk û gêrnet hat ku careka dî bihête nûjenkirin. Wesa hate dîtin ku ev hola bihête xirabkirin û nûjenkirin. Her çende cihekê wekû te keremkirî cihekê şînwarî dîrokî bû lê ev cihe kevîte senterê bazarê Dihokê da dilê bazarê Dihokê dilê bajêr ye. Ji ber wê çendê jî em hatîne serxet û bûyî mercî jî razamandî hatiye kirin û hatiye têkdan ku ew avahiye piştî têde nûjenkirin her heman hûla sînemayî têda hebîtin û her heman nav jî bîtin. با گفتوگویەکی هونەریانە بکەین ینی بەڕاستی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانە کە مێژوویەکی کۆنیان هەیە بە نمونە کەرکووکمان هەیە کفریمان هەیە یەکەم هۆڵی سینەما لە خانەقین کە مێژوویەکی زۆر کۆنی هەیە ینی ئەمانە سیمبوڵن یاخود چۆنەڵێ شوێنێکی دیاری ناو شارەکەن یاسە تۆ لە دوهۆکە کە ئەما ڕوخێنی ئەی نابێت پێشتر بەدیلێک هەبووە بۆ سینەماکاران ساڵانە سینەماکارێکی زۆر ڕوەکاتە شاری دوهۆک وەکو جەنابێت لە پێشتر ئاماژەت پێکرد کە فستیڤاڵی ساڵانەی فیلمی دوهۆکمان هەیە ینی بەدیلی ئەم ڕوخانی ئەم هۆڵە چییە لە ناو دوهۆکە؟
بدیل او من آماجه پیکر یعنی او وای دهتا نوجان کردن همان دیزاین و همان ناف ده او هولت دهتا پاراستن و الدنیای همیشه اگر شینوار جه که دیروکی جه که شینواری مدرسه حرفتن السر هبیتن نوجان کردن آساییه هم رزامندیا هنرمند و سینماکارا برچافرد گیریم بس امل سرخط او نواروکا بابتی حتی نو که از بارم بوارون نبویه اما اگه دارین که او ورهنره وی پروژه کجا کدی ها یادم بو کرده تایبت دما اگر ویره بکت مولک اگر بکت جایی که بازرگانیشی له همان دیزاین و ناو پیشتر ناو سینما نوروز هولکا سینمایی دلویره هبیتن هر چنده او جه نوکه هولا سینما نوروز لگله که گنجاینی نبو کار سینمایشی چند سال فیلم فستیوال دهوک یا نف دولتی باجر دهوک تهت گران من مفاش به هول ندید یا بحکم وی که کنوکت کویت سنتر بازاری پارک کلینی خلیق ترم بلیت خور را گرید بشید استراحت تماشای فیلم سینمایی بکت و زانینو که باجر مازم بویا و قربالاغی ترمبیل الهمی دورین هرما کردستان هیا هولن سینمایی پتوی الجه که ودر بن پارک که هبیتن او کسی چید بینریا فیلم که بکت بشید استراحت تماشای فیلم بکتن بس گلوی چندیجی مادم شن بجین هنرمند و سینماکار و حتی خلق دهو که خلق آسایشی عطفه که گلوی ناوی و ویجی هیا ام هاتی نسرخت و روبر ما گشتیجی پیشتر یعنی وکلانه هنری بود چون ما هات ورگتن که اگر اف آواهی بهت راکرن هیچ رنگی که روبر ما گشتی امضا سرفرمانا راکن و خراب کن وی آواهی نکریه توی مرجی کجا رکادی همان ناو همان دیزاین سینما نوروز تدا بهت پاراستن باشا کاک حسن ساڵانە بێگومان فیستیڤاڵی نێودەوڵەتی سینەمای دەکرێت لە دووەک ئایا ئەو میوانانەی کە دێن وا پێویستتر نەبوو وا باشتر نەبوو کە ئەو میوانانەی کە لە دەرەوە دێن وەکو شوێنێکی مێژووی وەکو سومبلێکی دووەک پیشانی میوانەکانی بدەن بڵێن بۆ نمونە ئێمەش ئەوە تا سینەمایەکی کۆنمان هەیە یاخود هاوشێوەی سینەمای نەورۆزی لێ دێت کە ماوەی 20 ساڵە ڕووخێنراوە بووە شوێنی زبڵ و خاشاک و ئەم بابەتانە نەدەتوانێت بکرێ بە سومبلێک کە بتوانرێت پیشانی میوانەکانی بدەن کاتێ سەردانی ئەو شوێنە دووهۆک دەکەن ڕاستە ئەو خۆشی خاڵێک بوو یعنی ئەوە چەند ساڵە سینەما نەوروز یا شکارکەفتی بوو کەرتێ تایبەت هیچ ڕەنگێکی ئامادە نەبوو کەسێک که بهت انجارکا دیوه هوله وکت و کار نمایش و فیلمان و کار سینمایی تدا بکن اوش یک شو خالا بو کوبوی اگر اف آواهی بهت نوشن کردن او دا کرم کری ده صد برو واجی بیتن اگر هات نوشن کردن و همان ناف ام وی گاوت شین مهوان فیلم فستیوال دهوک یا نف دولتی سالانه و تهنه دهوک ام ببین دیروکا سینما نوروز بو نشان دین اف راستیشی اف گشته هنه یعنی او مهوان بیانی سینماکار بیانی دمال باجر دهوک چارچوب پروگرام فیلم فستیوال دهوک یا نف دولتی دا چند گشت هنه بو جهن شینواری بو جهن گشت و گوزاری بو جهن جوان باجری بو نمونه جهن مینا پرادلال جهن مینا سیلاوا آمدیه جهن مینا کلها آکره هاوینگه و جهن گشت و گوزاری او همی بوی آرمانجه که او سینماکار او فیلم سازه تیتا دهو که پشتی ود گرید وان دیمنا ببینید بزانید که هرما کردستانه و پارزگه ها دهو که جی جایی که گنجایه که صباحی بشن بو لوکیشن ها فیلم خوب کار بینن و چند سینماکار پشتی وگر یا نوالاتین خوب بریاردای نجی که بهن کردستان کار برهم اینان و فیلم سازیه بکن کاک حسن کات فستیوالی نێودەوڵەتی فیلم دەکرێت ئەو میوانانەی دێنە دۆک لەکوێ ئەم فستیڤاڵیان بۆ دەکرێت چەند سینەما هەیە چەند هۆڵی سینەما هەیە لە دۆک بله ام برف خالقا گله گرینگ و برین ام همی گرین فیلم فستیوال داجی په گریل سرد کین اگر تدویت تا سینما هبید بتویا کار بو زمینه سازی و جرخانا سینمایی بکی زمینه سازی و جرخانا سینمایی چیه او تا وکو کرسته وکو هول نمایش هبن یا دی او تو پشتوانی برهم اینانا فیلما بکی فیلم سازی بکی اگر تا فیلمو هول نشاندانه نبند دیتا چه سینما هبید او خالق و همی گوا پیداگیری سرد کن چوکو حکمت چوکو کرت تایبت پیستر به نسرخط بجین جرخانا سینمای و فیلم سازیه و زمین سازیه خوشتر لی بکن او جی چه وازدگیر نهولن نشاندانه کرستن دین پیتوی زمین سازیه بکن بو فیلم سازا کو زیادتر و برهنان و کار چکرنا فیلما بکن پراستیشی دویواری دا ام تارا دکیت هجاریم تایبشی اگر بحثی پارزگاه ها دوی که بکم
اگر هولا کنفرانس الزانکو دهوکه بونمونه کو ملک و نصبهی درگه خل سرمه بگیرن هم نشین بشتواله بکین اوا خالا دیجی هر کرت تایبت الدهوک مول سه هول نمایش هنن سینما ماکسه امپره آوه تشین فیلم فستیوال بکین وجا اگر ما بفید فستیوال دهوکه بو سالت بهت بردام ببیتو بگه تا آستو کوالتیه که گلک باشتر بیتوی هزل به که بهت کرن ویریجی امپره کرسات نیوز بانگا خورد گهین چوکو حکمت چوکو و برهنرین پارێزگە ها دهوکێ ئەگەر هاریکار و هەفکاریە بکەن زمینێ خۆش بکەن جێرخانە فیلمسازی و سینەمای خۆش بکەن دێ باوەرم سباهی فستیڤاڵا دهوکێ کەمتر نابێتش فستیڤاڵەکە مینا بەرلینالێ یان فستیڤاڵە کانێ یان فستیڤاڵە شاریقە با پرسیاری ئەو لێ بکەم لە سەرەتا ئاماژەت بەوە کرد کە عەرزە یاخۆت ئەو زەویەی کە ئەو هۆڵەی لەسەر زەوی شارەوانیە و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری نییە پرسیارەکە ئەمەیە لەم تێکدانەیە لەم ڕووخانەی ئەم هۆڵەیە داواتان کردووە کە ئەو زەویە ببێ بە موڵکی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری پارێزگای دووەگەمە یەک دووەمیش تا چەند ئێوە یعنی چۆنەڵی تەنسیق لەگەڵ ئێوەیە کراوە گفتوگۆ لەگەڵ ئێوەیە کراوە بۆ ڕووخاندنی و بۆ سەر لە نوێ نۆژەنکردنەوە یعنی ئێوە ئاگادارن خۆشت باست کرد کە ئاگادارن بەڵام لە ناوەڕۆکی بابەتەکە تا چەند ئاگادار بوون کە ڕووخانی ئەم هۆڵە ئەم گرفتانە دروستەکە بۆ پارێزگاکە و بۆ خەڵکی دوهۆکیش و بەتایبەت بۆ بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سپاس بۆ پرسیاری چەند ساڵە مەداخواست کرد و ئەو مولکە بهێتە سەر ڕێوەبەریە گشتیا ڕەوشنبیری و هونەری و بەستوزانی ئەوە جایەکی بازرگانیە پڕاستی کەویتە بازارێ دهوکێ و وەکو دیژی ملک پێشی چەند ساڵە ینی پێشی سەرهەلدانێ و حتا پێشی حکمی ڕژێما بەحسا ڕۆخیایشی هەر سەر شارەوانیە بوو ینی تو نەشی ملکێکی هوسایە صرف ملکی شارەوانیە بیت بڕیارێکی یام ساناهی یام شەفەهی vەگەڕینە سەر لایەنێکی هونەری ئەوە خاڵا دیژی چەند ساڵ بوو هەدەدان وەکو مساتحەت هەدەدان بکردێ تایبەت ڕاستە ینی ئەم سەرخەت بووین نەبتنێن و کە ینی gelek مێژە هەولێن بێژین خراپکردن و ئاسەرشن و ئاواکردناوی ئاواهیت هاتەدان ئەوە ئەڤروکە هاتیەکردن ئەو بووە ئەکو ئەم بێژین حەلا وەسەتە چارەسەرییا ناوینە چارەسەرییا وەسەتە ناوبەرە مە تەخوا هونەرمەندە و شارەوانیە و کردێ تایبەت جیدا ینی ئەف ئاواهیە ئێدی سنتری باجر دهوکی داتوزانی اگر آواهی یک صبحی حرف با یا ریدان یک چه با دا کارسات های ماستر بیتن یعنی دیفچون اندازه‌ای بوهات نکردن دیفچون هنری بوهات نکردن یعنی تکنیکی اف آواهی دو جار هات بو سلطان توزانی جی آواهی بری همی چیمنتوی هات نه آوا کردن اگر چیمنتوی بیت سلطان مفعولی و نامینید یعنی حتی که هجبوی ردی کو رنگ مطرسی حرفین السر هبیتن حالا وسط اوابویا کو آواهی بهت راکرن و سرشن و دانان لبوی مرجی که هولا سینمایی و ناو سینما نوروز هر تدا بمینیدن از بوارم هر هنرمند ناراضی بونا خوشی دیار کردی پشتی ناوروکا و چند زانی بجین هورتر بوینه آرامتر بوینه که چونکه او پتر گلوی چندینه که ناو سینما نوروز بمینید چونکه خلک ما هنرمند حتی خلک آساییجی مهمی آجیل زاروکین یا خو بیرهاتن گل ناو سینما نوروز هنه مهمی آجی سردانوی هولای کریه فیلم تعدادیتی نه بجا ام گل ناو سینما نوروز پتر راحتی نه براستی لا کاک حسن ئێمەش کاتی بەرنامەکەمان بێگومان دیاریکراوە گەر بتوانین لە کۆتاییدا باسی ئەو مامۆ بکەی کە فێستیڤاڵی ئەم ساڵ چۆن دەبێت چالاکیەکەتان چی دەبێت گەر بتوانی بۆمان باس بکەیت. بله زۆر سپاس وەکو ڕێوەبەریە گشتیا ڕەوشەنبیری و هونەری پارێزگەها دووکل دەستپێکە ساڵێ ئەم پلانێکی دانین بۆیە ساڵە هەمیە وەکو استراتیجیە ژیمە هەندێک چالاکیە جێگیر هەنە کەرناڤاڵی ڕۆژا پارێزگەهبوونا دووکێ یەکشوانە فیلمە فستیڤاڵا دووکە نێودەوڵەتی یەکشوانە نها مەکومبوونەکیریە مەها پێنج کەرناڤاڵێ 56 سالیە پارێزگەهبوونا دووکێ دەهێتە گێڕان پشتی وێ ئەکسەر المەها شەش جارێکە دیدێ ئۆفیسا فیلم فستیوالا دهوکی نێودەوڵەتی دەست بکاری خوب کرد قۆناغا ئێکێژی ئەوە دێ دەرگەهێ vekirna filman hête kirin ku filmsaz derhêner sînemakar çilserastê Kurdistanê çilserastê nêvdewletî jî filmên xwe pêşkêş bikin piştî qonaq bi qonağin qonağên seleksiyonê hên wekû helbijartina filma çi film dê hêne wergirtin çi film dê çinet kêberkê da û ev sala jî em pêşbînî dikeyn her çend heşta biryara yek carî nehatiye dan lê em pêşbînî dikeyn ku meha 12 da li du meha ev sala
گرا 12 یا فیلم فستیوالا دهوک نف دولتی بهت گیران و ایشالا جی ده برهوین تمام ما که سالم بوری بهت کرن وکو پیشنیاجی وکو دسپی که ام ما هل سنگاندم بو کریه ام پیش بینید که مجار افسالا مجار گریدای کشو هوا یو که بونا رژیم باران بارین و کارت کردن سر جنگه و مناخ جهان بگشتی بیتن آنها یا خوده یعنی بیشین 6-7 هیوا بری هر گرکی آماده کاری تمام دست بید کن دست خوش کاک حسن فتاح و تبیجی برابراتی گشتی روشنبیری دهوک که ام بانی لدهوکو لقوم انا بزور سپاس بو زانیاری کانت